و مدەی گرێبەستەکار و بڕی تێچوونەکەی چەنە و ناوی ڕایەنەری نوێمان بۆ ئاشکرا بکە. بفەرموو زانیارەکان بوەزەر. بەڵێ سڵاوی خۆی گەورە لە تۆ و لە تەواوی بینێرانی کەناڵی ئاسمانی پێیان پێشنگ چەند خولەکێک لەمەوبەر لەو شوێنێک کە ئێستا منی لێم ڕاهێنەری نوێ یانەی برایەتی بەڕاگەیاندەکان ناسان دەکا. مەحموود مەجید بوو ڕاهێنەری پێشووی یانەکانی هەڵۆ و ئاکرێ و چەندین یانەی تری کە ناوی عێراق وەروا دەرەوەی عێراقیش کە ئەو ڕاهێنەرە پێشووتر یانەکانی هەڵۆ و ئاکرەی سەرخستبووە بۆ خولی نایبی کوردستان و ئەم ڕاهێنەرە لە پێشوودا لەگەڵ یانەی هەڵۆ لە قسەکردندا و بۆی ئەرچی ڕاهێنەراتی یانەی هەڵۆ وەربگرێتن، بەڵام دوای ئەوەی کەوە یانەی برایەتی لەگەڵ ئەو ڕاهێنەرە دانیشت و ئەمڕۆ ڕێککەوتن لەسەرەوەی کە ئەو ڕاهێنەرە تا کۆتایی ئەم وەرزە ڕاهێنەراتی یانەی برایەتی بکاتن. ئەمەش دوای ئەوەی کەوە فاتح حەمەخان لە سەرەتای ئەم وەرزەوە لەلایەن دەستەی کارجێڕیەوە ئەرچی ڕاهێنەراتی پێسپاردەوە لە کاتێک دەکا ئەم ڕاهێنەرە بەهۆی نەخۆشیەوە چەندین جار داوای ئەوەی کردبووکەوە دەست لە ئەرچی ڕاهێنەراتی بچێشێتەوە، بەڵام دواتر لە هەفتەی ڕابردوو یانەی برایەتی لەگەڵ ئەو ڕاهێنەرە ڕێککەوتنکەوە دەست لە کارشانەوەکەی قبول بکرێتن بەهۆی ئەوەی کەوە فاتح حەمەخان باری تەندروستی باش نەبوو بۆی ئەمڕۆکە ڕاهێنەری نوێ دەستشانکرا. من سەرپەرشتیاری تیپی تۆپیانەی برایەتی کاک حەسەن وەردەگرم. کاک حەسەن ڕێککەوتنتان لەگەڵ ڕاهێنەری نوێ چۆن بووەوە، چۆن بۆ ڕاهێنەرتان دیار کە لە کاتێکدا چەندی ناوی تر باز دەکرا؟ زۆر سپاس بە خێراتن کەراڵەکان دەکەم. وەڵای ئێمە چەند ڕاهێنەرێکە بوو ئەمە دەست نیشانمان کردبوو، بەڵام کە کۆی ئیجتیماعی ئیداریمان کرد دوجار قەرارمان لەسەر کاپتن محموددا هیوادارم سەرکەوتوو بێ. ئێمەش ڕابردوویە و ڕاهێنەرە دەزانین چۆنەوە و خەڵکیش ئەزانێ و یاریزانە چی بەتوانای منتەخەب عێراقیش بووە و ڕاهێنەراتی یانەی هەڵۆی کردەوە. دو ساڵ لەموبەر یانەی ئاکرەی سەرخست لە پلەیەک بۆ پەرلەمانتاس بە ئەو ئەزموونی کە هەیەی ئێمە بۆیە بڕیارماندا کاپتن بانگێش کرد بۆ ئەم وەرزە لەگەڵمان بەبەردەوام بێ. ڕێککەوتنەکەتان تا ئێستا لەگەڵ ڕاهێنەر چۆن دەبێتن؟ ئایا هیچ مەرجێک لە نێوانتاندا دەبێتن یاخود دەتوانین بڵین دەستکاریکردنی پێکاتەی تیپەکە لە هێنان لاخود لە دوورخستنەوە یاریزان؟ بەنسبەت دوورخستنەوە یاریزان ئەو دەتوانێت قەراردا، ئیدارە ناتوانێت قەرار بدا بەخۆی پێشتر دیارە هاتووە متابعی یاریەکانی مەی کردووە پێشوەی ڕاهێنەرە ماڵی لە هەولێرە بۆ هەموو یاریەکان گوتی من زۆر لە یاریەکان هاتوومە ئامادە بوومە ئەوەی خۆی ئێستا زانێ یاریزانەکان چێن و هەمووشان ناسێت کە هەر لە هەولێرش ئەژی. بەنسبەت ئیدارەکە قەراری لەسەردا لەسەر ئەساسە قەرارمان لەسەرداوە. کاک حەسەن دوو پرسیار لەگەڵ یەکدی ڕەبط دەکەم. پرسیار یەکەمیان ئەوەی کەوە یانەی برایەتی ماوەی حەوت یاریە نەیتوانیوە سەرکەوتن بەدەست بێنێت، لە کاتێکدا دەتوانین بڵین لە پێشەنگی ڕەوەندە دوور نییە، تەنها 4 خاڵ لە پێشەنگ دوورە. و پرسیار دومیشم یاریزانی هێرشبەر دەبینین کە برایەتی بەدەست هێرشبەرێکی باشەوە دەناڵێت. ئایا لەو ماوەی کەوا خولەکە دەوەستێتن کە ئەم هەفتەیە یاریەکان بەڕێو ناچێ بیرتان لەوە کردوتەوە کەوە یاریزانی باش بێن وەروە بیرتان لەوەش کردوتەوە کە ئەم ساڵ وەکو ساڵانی ڕابردوو لەسەر نازناوەکە ڕکابەرێش تەواو بکەن؟ بێگومان ئێستا ئێمە لەگەر پێشەنگ 4 خاڵمان فەرقا، فریقەکان هەموو لە یەک مستەوا نزیکن، لە یەکەم هەتا هەشتم هەموو 2 خاڵ و 3 خاڵ و 4 خاڵی فەرقا. بۆیە کاپتن بەخۆی قەراری داوە دەرێ فریقەکەتان بۆ هیوەیە کە منافسەی دەوری بکە و بگرە یەکەمیش ببێ. بۆ هێرشبەریش ئێمە لەگەڵ 1-2 هێرشبەر لەسەر خەتین، بەڵام تا ئێستا نەگەشتنەوە لەسەر داواکاری خۆی ئەم هێرشبەرانەی دەنیشان کردیا. ئێمەش ئینشاءالله هەوڵی بۆ دەین بیوازینەوە. سوپاس دەکەم. دەستخۆش کاک حەسەن. پێشەنگ ئەوە زانیاریەکانی گرێبەستەکەی ڕاهێنەری نوێ یانەی برایەتی بووم دەگەڕێمەوە لای تۆ ئەگەر پرسیارێک سەر محەممەد پەیامبەری پێیام سپاس بۆ تۆ، سپاس بۆ زانیارەکانت.